لە شاری سلێمانی چین لای پامنێرمان بابان ئەنوەر ڕاستەوخۆ لەگەڵمانە. بابانم کاتت باش و خۆپیشاندانەکانی شاری سلێمانی لە ئێستادا بەکوێ گەیشتووە؟ وڵێ دیارە ئەم جێگای منی لێم شەقامی سالمی شاری سلێمانیە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاوا تا ئێستا لە بەیانی ئەمڕۆوە خۆپیشاندانی مامۆسایان بەردەوامە و جگەل لەم جێگایە لە هیچ شوێنێکی تری سلێمانی خۆپیشاندان نییە، واتە تەنها مامۆستایانن کە لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاوا وەک ڕۆژانی پێشووتر دیارە ئەمڕۆ سیانزەمی ڕۆژی بەردەوامیدانی خۆپیشاندانەکانە بڕیاریان داوە بەردەوام بن تا و کاتەی موچەی سێمانگی ڕابردویان پێکەوە پێدرێ، هەرچەندە وەک پێشتر ئاماژەشم پێکرد لەسەرم شەقامە دوێنێ موچەی مامۆسایان موچەی مانگی تەموزی مامۆسایان دابش کرا، بەڵام مامۆسایان لێرە داوای سەرجەم موچەکانیانەکەن و بڕیاریان داوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن کەن تا و کاتەی بە تەواوەتی سەرجەمیان موچەیان پێدەدرێت. من پێم خۆشە مامۆسایان خۆیان گزارش لە هەستەکانی خۆیان بکەن، خۆیان هۆکاری هاتنیان بۆ سەر شەقامەکە بگوێزنەوە. ئەوەی کەی بینەوە دیمەنی ژمارەیەک مامۆستایە کە لەسەر شەقامەکە دانیشتون و بڕیاریان داوە بەردەوام بن لە مانگرتن و لە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن. مامۆسام کاتت باشەگەر پێم بڵێی تۆ بۆ لێرەی بۆ لەسەرم شەقامە دانیشت؟ والله ئێمە بۆ ناڕەزایی بۆ ئەم ژیانی کە ئێستا تیایەن ئەو هەموو قەیرانەی کە ڕۆژانە بەرۆکی ئەم میلەتەی گرتووە لە بێموچەی لە قەیرانی سەرۆکی هەرێم لە هەموو قەیرانەکانی کە ژیانی ئەم عالەمەی خستۆتە مەترسیەوە هەموو لە ژیانی خۆمان بێزارین. بەڕاستیتان وەرگرت یەک موچە ئێمە لە بەس بەشی ئەوە کاکە قەرزی ماڵەکانی تری پێبینەوە ئەی بەچی بژین بەڕاستی ئیتر لەبەر ئەوە ئێمە هەتاوکو موچەکانی کەش وەرنەگرین. بەڵێ بەڵێ مامۆسا تاکەی بەردەوامە؟ والله تر جارە بەردەوامی تا حکومت جوابێکمانەیەتەوە، حکومت لە سەعاتێ 2 سەعات توانی جوابی ئەو هەموو کوشتن و سووتانی بارەکانی خۆی باتەوە، بەڵام 2 هەفتەیە مامۆسا لەسەر جادەیە تا ئیسە بۆ 2 دقەیش سەرۆکی حکومت نەهاتۆ بڵێ مناڵەکانتان با بڕۆنەوە بۆ خوێندن، بڕۆنەوە بۆ داوامەکانتان، با چیتر مناڵەکانتان سەرگەردان نەبن، با چیتر خوێندنەکانیان نەفەوتێ، یعنی بۆ 2 دقەیش نەهاتووە. قەینە ئەگەر خۆی بە سەرۆکی حکومەتی ئێمە نازانێ احتیادی بێ دەسەر تەلەڤیزیۆن بڵێ ئێمە من خۆم بە سەرۆکی حکومەتی شاری سلێمانی نازانم، ئێمە ژەو کاتە احتیادی ئەچینەوە بۆ داوامی خۆمان و بێ موچە دەرزی خۆمان نەڵێینەوە. جگەل لە سەرۆکی حکومەت کە مامۆسا باسی کرد کە هیچ بەرپرسێکی حکومی هاتووە بەدەم داواکاری نەخێر هیچ کەسێک نهاتوو لیان نەپرسینەتەوە بە موچەیەکی ژێمە هەڵ ناخەڵەتێن هەتا سێ موچەکە وەرنەگرین و هەموو کاتێکیش لە کاتی خۆیان مەعاش وەرنەگرین ئێمە لەم شەقەما بەردەوامین. ئەوە ڕێی هەموو مامۆستا و مدیرەکانە. ئەمڕۆ بینیم کۆمەڵێ فەرمانبەری تر هاتبوو بۆ ناو ئێوە، ئایا ئەمە خۆپیشاندانی مامۆسایانیان هی سەرجەم دائیرە و مامۆستاکانە هەتا موچەشمان هەموو کاتە لە وەختی خۆیان وەرنەگرین ئێمە هەر بەردەوامین. دیارە پێم خۆشە بچمە لای ئەم مامۆستای کەش کە ئەمیش بە هەمان شێوەی مامۆستاکان دیارە سارا هەر یەکێک لەم مامۆستانی کە لێرەن چیرۆک و سەرگوزشتێکی خۆیان هەیە و هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە هاتوونەتە سەر شەقام. من مامۆستانیم پێشەکی دەستخۆشی لە مامۆستا بەڕێزان ناکەم کە ئاوا خۆڕاگرانە و بە هەڵوێستن بەرامبەر بە مافەکانی خۆیان و هەموو سەرجەم فەرمانبەرە. من فەرمانبەرم لە بەڕێوەبەراتی و شیاری من بەڕێوەبەراتی و شاری من 12 کەس 12 فەرمانبەر کەمانیان گرتووە، بەڵام بەداخۆ تەنها من لەم سەرجادەیەم لەگەڵ مامۆستایانە و پاڵپشتی ئەم مامۆستایانەم لە ئێمە ئەمانەڵێن موچەی 3 مانگ پێشێسا، بەڵام منەڵم موچەی 4 مانگ پێشێسا لە بەرەوەی من 4 مانگە موچەم وەرنەگرتووە جگە لەوەی کە خەتەریاتی ڕێگا و مەترسی مین و ئەو شتانمان لەسەرا واش بەگیان فەرمانبەرانمانیان نەگرتووە بەداخەوانێ. والله من داخم ئەمنە زۆر لە دڵایە ناتوانم هیچ شتێ بڵێم ئەو تا هەموو شتێ لەبەر چاوە هەموو شتێ چی داخلە دڵایە بۆ ئەگەر هۆکار کوڕە چۆن والله هیچی بڵێم ئەوە 3 مانگەوە بۆ 4 مانگ ئەچێ کە موچە نییە هەموو تەلوەمان هەیە بەش بە حاڵی خۆم خەمی خۆمم نییە ئەوانەی کە کرێچین چی بڵێن ئەی هاوار ئاگای لێ خۆخوا ئاگای لێ هەرکی پەیامەکەتان گەشتووە بە حکومەت؟ ناوەڵڵا کوان گەیشتووە کوان گەیشتووە کوا ئەدەوتە ئەگەر بگەشتا خۆ دیار بوو پرسیارمان لە فەرمانبەرێکی خەستەخانە کرد کە دایمە لەگەڵ یارمەتیدانی میلەتەکەمانایە پارەی لە فێ نەبووە بیخوا کە ڕۆژانە کاتێ بۆ دەوام دوخواستە شۆڕینێ بۆ سەرۆکەکەمان
داوەشین نییە بۆ سەرۆکەکەمان ببوورە ئەگەر گزارش لە ڕێی خۆکەی هەست بەچێکی کە فەرمانبەرێکی هاوڕێت پارەی لە فێ شەرمەزاریەکەم کە ڕەفیقەکەم پارەی پێ نییە ئەو سەرۆکە فکر لە چیە کاتەوانە دوخوا لەس من بوو ماوازم لەو کورسیە نابووە و میلەتە دیارە هەر کەسێک کە لێرەیە ئەو قسانێکەکە گزارش لە ڕای خۆیەکە سارا جگە لەوەی کە فەرمانبەران و مامۆسایان لێرە لە بەردەم لە شاری سلێمانی خۆپیشاندانەکەن من کەمێک لەمەوبەر قسم لەگەڵ چەند مامۆستایەکی ترا کرد کە لە شاری هەولێرەوە هاتوون بۆ پاڵپشتیکردنی ئەم مامۆستایانەی شاری سلێمانی و دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی سەرجەم مامۆستاکانی تر کاتمان هەیە زیاتر مامۆستا بدوێنینیان بگەڕێمەوە بۆ دواترە گەڕێنەوە لات سپاس بۆ بابان ئەنوەر پامنێرمان لە سلێمانی لەگەڵمان بوو بەڵێ بە ڕێزان ئێستاژە